خۆشەویستان دەمەوێت بەبیر خۆم و هەمووتان بینمەوە کەوا ئەمە هەمومان لە ناو تاقیکردنەوەشی داینا هەمومان لە ناو تاقیکردنەوەشی داینەوە هەمومان سێ هێز هەیە پارت پێوە دێنێ لۆ ئیشی خراپە سێ هێزی شێ پارت پێوە دێن لە بۆ ئیشی باشە هەمومان لە زۆربەی شتەکانماندا یەکسانی هەمومان شەیطانی مەلعون هانمان دەدا لۆ ئیشی خراپە نەفسێک هەیە لە ناو ناخماندا ڕامان دەچێشی لە بۆ ئیشی خراپە حەز و ئارەزۆکی دنیەویش ڕامان دەچێشی لە بۆ ئیشی دنیەوی و ئیشی کەوا پێبەرز نەبینەوە لە هەمان کاتدا سێ هێزیش هەیە هانمان دەدا لە بۆ ئیشی باشە کەوا دینە کە دین قورئان و ئەحادیثە پێمان دەری ئیشی باشە بکەن دوایەکە لە ناو ناخی خۆماندا عەقڵمان هەیە خوای گەورە عەقڵی داینێکەوە بە ژیانێکی کورتی دنیا بچینە بەهەشتێکی نەبراوە ئەوە عەقڵ پێمان دەرێتن ئاگال لێبی بەو ژیانە کورتەی بەهەشتێکی نەبراوە بەدەست بینە و شتێک کە شێ لە ناو ناخمان دەکا هانمان دەدا یارمەتی خەڵکی بدەین ویژدانە هەموو کەسێک کە ویژدانی زیندی بیتن وای لێ دەکا ڕوو لە خێر بیتن لەنە ئەو ڕۆژگارەیدا دەژین لەگەر ئەوەشدا دەبینین فاعلی خێر هەیە و مانعی خێر هەیە فاعلی خێر هەر دەمینێ مانعی خێریش هەر دەمینێ هەتا ڕۆژی قیامەت ئەوە خلاص نابیتن